کۆمان کردبێتەوە دەدەین بۆ کەسانی کە کەم ئەندامن لەو نەخۆشخانانەی کە ئەو پارەیان پێ نییە بتوانن ئەو خۆیان چارەسەر بکەن. ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانە تایبەتەکانی شاری سلێمانی قوتابیەکان خواردن و پێداویستیان هێنا و دەیفرۆشن و بە پارەکەی هاوکاری کەمەندامانی پێ دەکەن. لێرە ژمارەیەک لەو قوتابیانەی دیە وەرە چۆنی؟ وەڵا باش. ئەمڕۆ چی وێنا بوو؟ وەڵای ئێمە مارکێتمان داناوە ئەمڕۆ. مارکێتان داناوە؟ بەڵێ. چیتان ئەفرۆشت؟ وەڵای ئیتر بسکیت و جبز ئەو شتانەی کە مناڵان حەزیان لێیە. ئەی داهاتەکەی؟ داهاتەکەی یعنی نامانەوە زۆر گران بیفرۆشین چکە هەنێتە لەبێ ناتوان پێیان بکردرێ. باشە. اینجا هەمووی هەیە 500مانێ و 1000مانێ و 250 شتانمان هەمووی هەیە. شتی باشە فرۆش ئەمڕۆ؟ بەڵێ. بۆ نمونە ئەوانی کە ئەیان کڕی تا چەندێک پاڵپشتی ئەو بابەتەی تۆکەن. وەڵای زۆر خەڵکە هاوشتمانی لێکڕی پاپشتی زۆر ئێمە هەبوو. هاوڕەکانمان یارمەتیان داین لە بۆ ڕێکخستنی شتەکان. باشە تا چەندێک هاوکاری کەمەندامانەکەی تۆ؟ هاوکاریان نەکەین ئەوەی ئەو پارەی کۆمان کردبێتەوە دەدەین بۆ کەسانی کە کەم ئەندامن لەو نەخۆشخانانەی کە ئەو پارەیان پێ نییە بتوانن ئەو خۆیان چارەسەر بکەن. دەستخۆش بێ. ئەوە ئەیبینن لێرە ژمارەی زۆر لەو پێداویستیانەی کە هەیە کە لە خواردن لە بۆ نمونە لە پێداویستی وەکو مارکێت و ئەمانە هێنراوەتە ئێرە تا وەکو لێرە بفرۆشرێت و بە پارەکەی هاوکاری کەمەندامان کرێت. ئەوەی کە هەیە ژمارەی زۆر لە منداڵەکان هاتوونەتە ئێرە و واش تەواویشە بێت پێداویستیەکان. ئەمە ئەمڕۆ لە شاری سلێمانی ئەم بابەتە چۆنن؟ چی کڕی؟ وەڵای هیچم نەکردی وەڵا. هیچ نەکڕیوە؟ ئەرە هیچم نەکڕیوە. ئەی بواتن؟ وەڵا هاتی نەگەڕی. ئەگەڕێن؟ ئارە وەڵا. چی بووە تۆ؟ وەڵای منیش بەس دیوێکم کڕیوە. هەرەوە کڕی؟ ئارە وەڵا. ئەی هاوار ئەی هاوار ئێوەشە هیچ؟ وەڵا من کێکم کڕی لەگەڵینە لەگە بۆرەکە. بۆرە ئیشە خوارد؟ ئەسە لە بۆرەکە؟ ئارە وەڵا خۆش. گۆشیان مریشە؟ وەڵا قیمەتیا بوو. قیمەتیا بوو؟ ئارە. خۆش بوو؟ ئارە وەڵا خۆش وەڵا. وەڵی عافێتە بێت. ئەوەی ئەیبینن ئەمە کۆکردنەوەی کۆمەکە بۆ کەمەندامان چار ساڵە و بە شێوازێک ئەم جۆرە ڤیسیڤاڵە لە ناو قوتابخانەیە بەڕێوە دەچێت و وەکو بابەتێک کە هاوکاری سڵاو لێ بێ. ئێوە ئەمڕۆ ئەمەتان ڕێخست ئەم کۆمەکەی بۆ کەمەندامانە هەموو ساڵە بەم شێوازەیە؟ ئێمە کۆمەک و کۆمەڵگەی پەروەردەیی کورجینیەس هەموو ساڵێک لە ڕێگەی چەندین چالاکی جۆرا و جۆرەوە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بەسەر ئەگەینەوە لە ڕۆژی 12شە وەکو ڕۆژی کەمەندامان وەکو کۆمەکێک بۆ ئەو خاوەن بەداویستە تایبەتانە هەستین بە ئەنجامدانی پرۆژێکی خۆرخوازی کە چیدا چەندین چالاکی جۆرا و جۆر و خوانی جۆرا و جۆر و خواردنەوەی جۆرا و جۆرمان بۆ ئەو مراسیمە ئامادە کردووە لەلایەن خوێندکارەکانەوە و داهاتەکەشی بۆ خاوەن پێداویستە تایبەتەکانە بێت. دەستەکانە خۆش بێ. بەڵێ ئەمە دیمەنەکانی لەسان کە ژمارەی زۆر لەو منداڵانە لێرن بۆی کە ئەو شتانی کە هاوڕەکانە هێناوێنە بیکردن و پاشان داهاتەکەی بۆ کەمەندامان دابین کرێ.